میوانانی بەڕێز بەخێربێن بەیانیتان باش. زۆر خۆشحاڵم بە بەشداریکردنم لە پیشەنگای پیشەی کوردستانی ئەم ساڵ. زۆر گرنگە کە لەم کاتە سەختەدا گەشەکردن و چالاکی ئابووری هەرێمی کوردستان بەردەوام بێت. لێرەوە دەمەوێ سوپاس و پیرۆزبایی لە تیمی پیشەی کوردستان و خۆبەخشان و هەموو ئەوانە بکەم کە بوونەتە هۆکاری بەستنی ئەم کۆنفرەنسە ئەم ساڵ. ئەم کۆنفرەنس و پێشەنگایە بووەتە کۆبوونەوەیەکی ساڵانەی گرنگ کە تیایدا بەرپرسانی حکومی، بازرگانان و ئەوانەی کە بەدوای هەلی کارە دەگەڕێن دەتوانن چاویان بە یەکەوە بکەوێت بیر و بۆچوونی خۆیان ئاڵوگۆڕ بکەن. پارساڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە دەست پێشخەری کوردستان کار دەکات بەشداری لەم پێشەنگایی کرد. کوردستان کار دەکات پلاتفۆرمێک بوو بۆ هاوکاریکردنی هاوڵاتیان تاکو لە هەلی کار لە کەرتی تایبەت بدۆزنەوە. بە خۆشحاڵیەوە ڕای دەگەیەنم کە ئەم بەرنامەیە شان بەشان بەرنامەکانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەردەوامن و ئەمڕۆ زیاتر لە 1400 دەرفەتی هەلی کار لەسەر سایتەکەیە هەیە. ئەم ساڵیش حکوومەتی هەرێمی کوردستان پرۆگرامی ڕاهێنانی تواناکان پێشکەش دەکات. پرۆگرامی ڕاهێنانی تواناکان پرۆگرامێکە کە دەرفەت دەدا بە خوێندکارانی زانکۆ بۆ ئەوەی بۆ ماوەیەک لە کۆمپانیایەکی کەرتی تایبەت خۆبەخشانە کار بکات تاکو ڕابێ بە کاری عەمەلی لەو بارەی کە لی دەخوێنێت. حکوومەتیش وەکو لایەنێکی هەمەهەنگ ئاسانکاری بۆ قوتابیان دەکات لە ڕاهێنانی تواناکانیان لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت. ئەزموونی یەکەمی ئەم پرۆگرامە کە وەکو پایلەتێک دەستمان پێکرد و پێشم وایە لە بەشێکی تری ئەم کۆنفرەنسە زیاتر ئاماژەی پێئەدرێ بە سەرکەوتووی بەڕێوە چووە و بۆیە ئێمە بەنیازی لە ماوەیەکی نزیکدا ئەم پرۆگرامە فراوانتر بکەین تاکو ژمارەیەکی زۆرتر خوێندکاران و زانکۆ و کۆمپانیایەکانی کەرتی تایبەت تیایدا بەشدار بن. بەڕێزان، زۆر خۆشحاڵم بە جێبەجێکردنی ئەم پرۆگرامە لە سەرتاپای هەرێمی کوردستان، چونکە ڕاهێنانی تواناکان دەواازەیەکی گرنگی دۆزینەوەی کارە بۆ قوتابیانەکانمان. هەروەها دەبێتە هۆکارێکی گرنگی بەستنەوەی زانکۆ لەگەڵ کەرتی تایبەت. ئەمەش خۆی لە خۆیدا سەرکەوتنێکە بۆ کەرتی ئابووریمان. هیوادارم خوێندکاران بەشدار بن لەم پرۆگرامەدا، بەشداری تیا بکەن و سوودی لێوەربگرن بۆ بەهێزکردنی تواناکانیان و هەروەها بۆ ڕاهێنانیان لە کارکردن و ئەو ئەرک و بەرپرسیارەتیەی کە لە کاتی کارکردنا ڕوبەڕۆیان دەبنەوە. دووبارە هانی هەموو کۆمپانیا چالاکەکانی هەرێمی کوردستان دەدەم، داوایان لێ دەکەم بەردەوام بن لە پاڵپشتیکردنی گەشەپێدانی تواناکانی کارمەندانی خۆماڵی. میوانە بەڕێزەکان، ئابووریەک کە پشت ببەستێ بە کەرتێکی تایبەتی بەهێز و بازارێکی کاری گەرم بنچینەی سەقامگیری و سەرکەوتووی و خۆشگوزەرانیە بۆ هەرێمی کوردستان. هەروەها دەبێتە هۆکاری کەمکردنەوەی ئەو گوشارەی کە ئێستا لەسەر کەرتی حکوومەتدا هەیە. باشترین ئابووریەکانی جیهان پشت بە کەرتی حکوومەت نابەستن، بەڵکو بە کەرتێکی تایبەتی بەهێزە بەستن و بە ئەو کۆمپانیایی کە سەرکەوتوانە لە چالاکی بازرگانی و پیشەسازیەکانی خۆیان ئەنجامەدەن. لە داهاتوودا سەرکەوتنی ئێمەش بە پشتیوانی تەواوی هەموو لایەکەوە بە هەمان شێوە دەکەوێتە سەر شانی کەرتی تایبەت. بۆیە ئێمە لە حکوومەت هەموو کارێکەکەین و هەموو بڕیارێکی پێویستە دەین لە پێناوی دروستکردنی هاوسەنگیەکی تەندروستتر لە دەرفەتەکان و هەلی کار لە نێوان کەرتی تایبەت و کەرتی حکومی. ئەمەش لە خوێندنەوە دەست پێ دەکات. خوێندن یەکێکە لە کلیلە سەرەکیەکانی دۆزینەوەی کار بۆ هاوڵاتیانمان. زۆر گرنگە بەردەوام بین لە دابینکردنی خوێندنی سەرەتایی بۆ هەموو هاوڵاتیان و لە هەروەها زۆر گرنگیشە بەردەوام بین لە بەرزکردنی ئاستی ئەو خوێندنەی کە ئیگەینین بە خوێندکارەکانمان. لە هەمان کاتدا خوێندنی پیشەیی و زانکۆکانیشمان دەبێت ئاوێنەی بازاڕی کاری ئێستای هەرێمی کوردستان بن. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ژمارەیەک لە کارمەند و بەرپرسانی پەروەردەیی و
نوێنەرانی زانکۆ لێرە بەشدارن لەگەڵماندا. بە تایبەت بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە هاوکارێکی زۆر بوونە لەم بەرنامەیە و بەخێرهاتنی وەزیری کاروباری کۆمەڵایەتی شەکەم و دەستخۆشیەکەم بۆ بەشداربوونی لەم پێشانگایە. پەرەپێدان بە سیستمی خوێندنی باڵا و هەڵدان بۆ گونجاندنی بەرنامەی خوێندن لەگەڵ پێداویستیەکانی بازار پێویستە بەو پەڕی گرنگیەوە وەربگیرێت. و لێرەوە دەستخۆشیان لێ دەکەم، پشتیوانیان دەبم لە بەردەوامبوونیان بۆ نوێکردنەوەی سیستمی خوێندنی باڵامان و ئەو چاکسازیانەی کە بەردەوامنتیایی لە بەرژەوەندی خوێندنی خوێندکاری ئێستا و هی سبەینەش. میوانە بەڕێزەکان، ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی شەڕێکی نەخوازراو بووتەوە و تووشی قەیرانێکی داراییش بووتەوە. بەڵام من هیچ گومانێکم نییە کە پێشمەرگە قارەمانەکانمان بە سەرکەوتووی و بە سەربەرزی دەگەڕێنەوە لە بەرەکانی جەنگ. و هیچ گومانێکیشم نییە کە لە ماوەیەکی نزیکدا لە ساڵی 2015دا ئابووریەکەی هەرێمی کوردستان نەک وەکو جارانی لێهێتەوە، بەڵکو بە ڕێژەیەکی بەرچاو گەشە ئەکات. بۆیە هەر ئێستا کاتی گرنگیدانە بە تواناکانی گەنجانی بەهرەمەند. هەر ئێستا باشترین کاتە بۆ کۆمپانیا بیانی و ناوخۆکانمان بۆ دروستکردنی ژێرخانێکی بەهێز لە هەرێمی کوردستان. و ئێمەش بربەستە سیاسی و یاسایی و ئیداریەکانی بەردەمیان لا دەبین. ڕابەرانی بازرگانی و پیشەسازی، هانتان دەدەم لە نزیکەوە دەرچوانی پەیمانگا و زانکۆکانمان ببینن، بیر بکەنەوە چۆن بەشداریان پێ بکەن لە سەرکەوتنی چالاکی بازرگانیەکانتان. پەرەپێدانی کچان و کوڕانی کوردستان یەکێکە لە باشترین چالاکیەکانی وەبەرهێنانی مرۆیی. لە هەمووی گرنگتر دەمەوێت لێرەوە پەیامێک ئاراستەی کچان و کوڕانی کوردستان بکەم. پێشمەرگە قارەمانەکانمان ئێستا لە بەرەکانی جەنگدا ئازایانە بەرگری لە خاک و ئازادی ئێمە دەکەن. ئێمە هەمومان قەرزاری جوامێری و قوربانیەکانی ئەوانین. بۆیە ئەم ڕۆحیەتەی ئەوان پێویستە ببێ بە سەرچاوەیەکی هاندان بۆ ئێوەش. سەرەڕای ئەو هەموو ئاستەنگانەی کە لە بەردەمتانن دەرفەتێکی بێوێنەشتان لە پێشە. قەیران بکەن بە دەرفەت، دوان نەکەون لە دۆزینەوەی بیرۆکەی نوێ. دەست پێشخەر بن، سوود وەربگرن لە هەر دەرفەتێک دەکەوێتە بەردەمتان. ئێمەش پشتگیریتان دەکەین، شەڕ دەکەین بۆ داهاتووی ئێوە. تەنها کردارەکانی ئێوە دەبنە نەخشەڕێگامان بەرەو ئایندەیەکی گەشتر. بەڕێزان، هەموو لایەک وا دەڵێن کە سەرکەوتنی کوردستان و سەرکەوتنی ئابووری کوردستان بەسراوەتەوە بە سەرچاوە سروشتیەکانمان. ڕاستە، ئەگەر زیرەکانە مامەڵەی لەگەڵا بکەین، سەرچاوە سروشتیەکانی کوردستان دەتوانن ببێتە بیمەیەکی بەهێز بۆ گەشەپێدانی ئابووری کوردستان. بەڵام سەرچاوەی سەرکەوتنی ئابووری کوردستانمان گەنجی ئەمڕۆ و سبەینێمانە. بۆیە ئێمە گرنگە هەموو لایەکەوە حکوومەت، کەرتی تایبەت، زانکۆکانمان پێکەوە کارکەین بۆ ئەوەی ئەو توانایی کە هەیە ئەمڕۆ لە گەنجانی ئەمڕۆ سبەینێمان بخەینەگەڕ تاکو بتوانین سوود لە سەرچاوە سروشتیەکانی کوردستان وەرگرین و وا بکەین باشترین پێشکەوتن بۆ هەرێمی کوردستان بهێنین. و من گەشت بینم بەو تاقە و توانایی کە ئەیبینم کە بەشێکیش لەم ژوورن. هیوادارم بە دوای خەونەکانتانە بڕۆن. هیواداریشم خەونەکانتان تەنها ئەوە نەبێ کە دەرچوون لە زانکۆ تەعین بن لە لای حکوومەت. هیوادارم ئێوە بیر لەوە بکەنەوە ڕۆژێک لە ڕۆژان ببن بە خاوەن کۆمپانیای خۆتان، کۆمپانیاکانی خۆشتان لە بازاری جیهانە بناسرێن، بەرهەمی کۆمپانیاکانیشتان لە بازاری جیهانە بفرۆشرێن، نەک تەنها لە بازاری قەیسەریە. لێرە دەستخۆشیتان لێ ئەەکەم، سەرکەوتنتان بۆ دەخوازم، دەستخۆشی لەم پیشانگایە ئەەکەم و هیوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ کوردستان و بۆ هێزە قارەمانەکانی خۆشمانە خوازم و زۆر سپاس بۆ بانگهێشتکردنم.